لەگەڵ هەر ڕووداوێکی سیاسی کۆمەڵاتی یان تەندروستی لە هەرێمی کوردستان سەکۆکانی سۆشیال میدیا و بەتایبەتیش فەیسبوک دەبنە مەیدانی دەرکەوتنی سەدان بەناو پسپۆڕ و شیکەرەوە کە بێ هیچ بنەمایەکی زانستی و زانیاری ورد دەنووسن و خۆیان لە هەموو بابەتێک هەڵدەقورتێنن. ئەم دیاردەیە وای کردووە ڕاستی و چاواشەکاری تێکەڵ بن تەنها بە لەدوانی کەسێک یا نووسینی پۆستێکی بێبەڵگا شەپۆلێکی گەورەی وتی دروست دەبێت کە دەبێتە هۆی تێکدانی ئارامی دەرونی کۆمەلگا و ناوزڕاندن. ئەمەش لە ڕووی ئاینی و ئەخلاقیەوە ڕێگە پێدراو نییە. خی گەورە ئەفەرمێ ئەگەر هەواڵێکی بۆ هێنای ئەبێت جوان بچیتە بنج و بنەوانەی هەواڵەکە نابێ بڵاوی کەیتەوە. ئەمە منهەجێکی جوان بۆ ئێمەی موسڵمان جێگیر و ثابتەکە بە تایبەتی لەم ڕۆژگارەیە زۆرمان پێویست پێێتی کە ئێمەی موسڵمانە بێ زۆر وریای خۆمان بیر لە بڵاوکردنەوەی هەواڵە. هەر هەواڵێک ڕاست و دروستێکت نەزانی دروست نییە بڵاوی کەیتەوە تاوانێکی گەورەیە. یعنی من هەواڵێک لێم معلوم نییە شتەکە اینجا جاری وا هەیە بوتانێکە بۆ موسڵمانێ یا بۆ چەند موسڵمانێک یاخود بۆ دەستگایەکی موسڵمانیان بۆ هەر کامێک لەمانە ئێمەی موسڵمانە بێ زۆر وریای خۆمان بین و ئاگداری ئەوە بین ڕقمان لە هیچ موسڵمانێ نەبێ و بوتان بۆ هیچ موسڵمانێ نەکەین و خۆمانڵێ لە هیچ موسڵمانێ نەخوێنین. سۆشیال میدیا لە دەستی کۆمەڵێک کەسدایەکەوە دەزانن لە هەموو بوارێکدا خاوەن بڕیارن. ئەوان بەیانیان دەبنە سیاسی، نیوەڕان دەبنە پزیشک و ئێوارانیش دەبنە زانای ئاینی و دادوەر. بێگوێدانە ئەنجامەکان تۆمەت دەبەخشنەوە بڕیار لەسەر ڕاستی و دروستی ڕووداوەکان دەدەن بێ ئەوەی یەک خولەک لە نێو جەرگەی واقیعەکەدا بن. دەرووناسان ئەمە بە نەخۆشیێکی گەورە دەزانن کە ئێستا کۆمەلگا پێوەی کیرۆدە بووە. تا ئەم جۆرە کەسایەتیانە خۆیان لە ڕەگ و ڕیشەی دەرونیانە کێشەی دەرونیان هەیە. تۆڕە کۆمەڵایەتەکان بۆیان بووە بە وەسیلەیەکی زۆر باش و زایدەن لێ پێچوونەوە جاری وایە وەکو ئاماژەم پێکرد لە ناو دەستگاکانی حکومەتە زۆر خەڵک دۆسەی سزادانی هەیە پێبژاردننی هەیە کێشەی کۆمەڵایەتی گەورە ڕوویاوە تەنانەت خواانەخواسە کارگەیشتۆتە ئەوەی کوشتن تیا ڕوویاوە مردن تیا ڕوویاوە بەداخۆیانی ئەمە هۆشیاری بەکارهێنانی بەتایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکانمان لە ئێستا لاوازن لەبەرەوەی پەروەردەیەکی پێشینەی وا نەکراوین کە بزانین ئەم تۆڕە بەچی بەکارێت ئاگامان لێ بێ. ئەگەر وەکو مسلمان بەکاری بێنین ئەفەرمێ ئەلکەلام و عەلەیک واتە یەک گوشە بنووسی ماڵە لەسەرت. ئەو هەموو بێ بەرنامەیە لە شەقامەکانە ئەیبینی گەنج سەرڕۆ کراوە ینی سەیرەکەی پلان و بەرنامە نییە بۆ ئەمانە گەنج لە خۆی بێزارە وا بیرەکاتەوە کە هەموو دنیا دژەتی دەڵێ کۆمەلگا دوژمنمە دەسەڵات دوژمنمە ینی بڕوای بە هیچ نەماوە بێ بڕوایەکی لا دروست بووە یا هەندێکیان کار بۆ ئەوە بن ئەیانەوێت لە ڕێگەی مادەی هۆشبەرەوە یا ئەیانەوێت لە ڕێ ئەم تۆڕە کۆمەڵایەتیەوە خۆیان سڕکەن یا ئەوە سەری خۆی هەڵگرێ ینی ئەمانە هەمووی ڕێگای ناتان دروستن. قسەی بێبنەما و بڵاوکردنەوەی هەواڵی بیسترا و تەنها خزمەت بەو کەسانە دەکات کە دەیانەوێت لە ئاوی لێڵدا ماسی بگرن. ئەو پسپۆڕە ساختانە یاری بە هەست و سۆزی خەڵک و پیرۆزیەکانی کۆمەلگا دەکەن چونکە زۆر جار ڕاستی لە شوێنێکە و ئەوەی لە فەیسبوک دەوتێت لە شوێنێکی دیکەیە. هەر دوور بۆی مەڕۆن لەژێر ڤیدۆی ئەم راپۆرتەدا کە بە هۆشیاری کۆمەلگایە ڕەنگە دەیان قسەی نەشیا و بنووسرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.